لە درێژەی ئامادەکاریەکان بۆ کۆنگرەی پێنجەمی کۆمەڵ لە مەڵبەندی دۆهۆکی کۆمەڵی دادگەری کۆبوونەوەی گشتی ئەندامان بەڕێوەچوو. سەرەتای کۆبوونەوەکە لە سەنتەری دهۆک و دواتر ئەنجومەنەکانی شیلاتزێ و ئامێدی بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرەی ناوچەکانیان بەڕێوەچوو. بەرینوکە تاکید کۆنفرانس بوو. بەس بووچی بێجارێ گورین هەڵنەکردن ئەو گۆرینە وەکومەکێنە کۆمبینێت گشتی الجهێکێدا کۆنفرانسێتە ئەنجامدان لە هەمی جیهان نەتاتە ئەنجامدان بۆ نمونە ئەف مافە بۆ هەمی کەسا بۆ هەمی خەلکینە بۆ هەمی دەبەرە ji ber hindê mekêne kombînê giştî kombînê giştî em şên meselen Elizaaxo encam deyn em şên Duhokê encam deyn em şên Amêdî encam deyn ser astê qeza em va kombîne encam deyn ji ber hindê me got konferans li cihekê bît bi xelkekê dî ببج بجوان كونفرانسا ما قلت بلا كومبينين گشتي هبن باشتره لجنه بلند افریقا المالبند دهوک آماده اجبو انجام دانا کومبینا گشتی آوی مالبندی هر وسط جه آماجه بجین کو السنور مالبند دهوک دو جها ده افرو کومبین هنه کرنه نوکا امیت کومبینا گشتی یا انجمن زاخو و دهوک و آکره داینه و هر وسط بجین انجمن شیلادزی جدا بجین پشتی نیورو دهتا کرنه کومبینا وانیا گشتی چند برگه کت وان کومبونا دا هنل سنور همی مالبندان بجین به کومبینه دا ما چند برگه براندینه ئەندامانی کۆمەڵ لە دهۆک بە ئومێدەوە دەڕواننە کۆنگرەی حیزبەکەیان و هیواخوازن ببێتە هۆی پێشکەوتنی زیاتری کار و پرۆژەی ئیسلامی و کۆنگرە بڕیاری چاچی تێدا بدرێت. Evra em veri encümen şiladizan veri komboyn bu kombona gişti bu kongre pence komar da yari heviya kongre ki serkefti u briyale çaranusas bu dahati komar da yari. Birga moda zor keşeki aram u hem da revaçuma ra'y خوب آزادانه گوتن و ما بجاتن جیکرن و هفریکی اکو آسای هبو ماجی بشک داری دو کمبونا گشتی دا که دیگل انجمن شلاتسه انشالله ده سرکفتی بن هیویا ماجا سرکفم کنگره که سرکفتی کمونوی گشتی الحمدلله زور باشی برای بچو لمربندی دوک سنوری مربندی دوک هیوادارین لکنگره پنجمی کمری دادگری گۆڕم کارێکی بەرچاو بخۆ ببینی ئینشاءالله. کۆمەڵی دادگەری لە ئێستادا سەرقاڵی ئامادەکاریە بۆ بەستنی کۆنگرەی پێنج تاکو ئێستا کۆبوونەوەی گشتی بۆ حەوت مەڵبەند کۆتایی پێهاتووە و بڕیاری ژوایە لە هەفتەی داهاتوو سەرجەم کۆبوونەوەکان بۆ دیاریکردنی ئەندامانی کۆنگرە و وەرگرتنی ڕاو سەرنجی ئەندامان کۆتایی بێت. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دهۆک.